دایە لە نووسینی خاتوو ڕووناک مرادە نووسەری ڕۆژ ئاوایە ژنێکی نووسەری ڕۆژ ئاوایی کوردستانە بەندەوەری گێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەم ڕۆمانە بە تەنها بیرەوەری ژنێک نییە، بەڵکو نووسەر لەم ڕۆمانەدا هەوڵی داوە هەموو ئەو لەسەر زاری پاڵەوانانی ناو ڕۆمانەکەەوە ئەو مێژووی نەتەوەکەمان گەلەکەمانی سەدەکانی ڕابردوو بخاتە بەردی دەی خوێنەران. دایە درەخشان ناسراو بە هەڤاڵیادا ئەم نازناوەی لەلایەن سەرۆک ئاپۆوە پێبەخشراوە لەو کاتەی کە سەردانی ڕۆژاوای کوردستانی کردووە و لەوێ ماوەتەوە خولی پەروەردەی لەوێ وەرگرتووە و توانیویشێتی بە هەمان شێوە لە ڕۆژئاوا خولی پەروەردە بە خەڵکی ڕۆژئاوا بڵێتەوە. دایەیادا ژنێکی خۆنەویستی یاخی شۆڕژگێڵ نیشتیمان پەروەر ئازا بەهێز خاوەن ئیرادەیەکی بەرز ژنێکی ڕۆشنبیر خاوەن هزر و هزرێکی فراوانی هەبووە. هەر لە تەمەنی منداڵیەوەدایە بە هاوکاری باوکی کە میرزا ئیبراهیم کە کەسێکی شۆڕژگەڕ بووە توانیوێتی بڵێن هەر لە تەمەنێکی مناڵی وەکو خوێندنی سەرەتایی بووە ئەو نامە و بەڵگە نهێنانەی بە شێوەیەکی نهێنی بگوازێتەوە بۆ شوێنی مەبەست. واتە هەر لە مناڵیەوە باوکی پاڵپشتێکی گەورە بووە بۆ هەڤاڵیادا. دواتریش کە هاوسەرگیری کردووە لەگەڵ بەڕێز مامۆستا جەمال ڕۆحی شاد بێت، ئەویش یان پشتوپەنایەکی باش بووە بۆ هەڤاڵیادا. بۆیە توانیوێتی بەو شێوە وەکو دایکێک وەکو دایکی حەو منداڵ توانیوێتی ڕۆڵێکی باشی لە پەروەردەی منداڵەکانیان هەبێت، بە جوانی پەروەردەیان کاو خەمی گەورەیشی نیشتیمانەکەی بووە. پێش هەموو شتێک خەمی گەورەی هەڤاڵیادا نیشتیمانەکەی بووە. دایە درەخشان هەر لەو تەمەنی مناڵیەوە سەرباری ئاستەنگەکان و ڕێگریەکانی هەمواربوونەوەی کاروباری کۆمەڵایەتی و سیاسی ئەو سەردەمە و ترس و ڕاوکێ لە دەستگا حیزبیەکان و دواتریش فشاری کۆمەڵایەتی و دەرونی بەوەی کە عیبەیە ژن سیاسەت بکە، عیبەیە ژن بچێتە دەرەوە، عیبەیە ژن ئەمانە قرس بووە بۆی بەڕاستی ڕوبەڕووی زۆر ئاستەنگ بووەتەوە، دژایەتی کراوە، بەڵام خۆڕاگر بووە، ژنێکی زۆر خۆڕاگر و بەهێز بووە. لەو ڕوانگەیشتەوە فشاری زۆری لەسەر بووە، چ لایەن سەردەمی دام و دەستگای بەعسەوە، چ دواتریش لەلایەن بەداخەوە دەسەڵاتی خۆماڵی کوردیەوە.